بەرەبەر بە چیەکەوە دەواازە هەر ئێستا دەروێشانی شێم هەموو هاتن لە ئێران و تەقیشان کرد بەسەریانە بەڵام هەر ناوەسن 10,000 نەفەرە بن. زیاتر لە 10,000 نەفەرە بن هەمووی دەروێشی کەس نەزانی نیوەی برینیارە تەقییان کردەکردن. پێنج هەزار نەفەرە بن بە پێتا سلێمانی. دەواازەی باشماخیان کردەوە هەر هەمیان دەروێشی لە ئێران تەقییان زۆر لێ